ئەمڕۆ وەکو مەڵبەندی حەمرین سەردانی سنووری ئیدارەی گەرمیان و مەڵبەندی گەرمیانمان کرد. سەرەتا سەردانی میحوەری کفری جەبارە قەرەتەپەمان کرد و برادرانە ئێوێ، دواتریش سەردانی هەم مەڵبەندی گەرمیان یانزەی گەرمیان هەمیش سەردانی ئاسایشی گەرمیانمان کرد و دواتریش لە کۆڕێکا سەبارەت بە جەماوەری خورمات و لە ڕزگاری کۆبووینەوە لەگەڵ خەڵکی خورمات و لەگەڵ ئاوارەکانی خورمات و بۆ گوێگرتن لە معاناتیان، بۆ گوێگرتن لە پێویستی و داواکاریەکانیان کە دوای نیمەڕۆ بوو لێرە لە ڕزگاری کۆبووینەوە. مەبەستی سەردانەکەمان ئەوە بووە تەنها ئەمڕۆیە بۆ بەسەرکردنەوەی بەشێک لە دام و دەستگاکان، بەشێک لە ئۆرگانە حیزبیەکان و بەسەرکردنەوەی جەماوەری خۆمان وەکو خورمات و لە سنووری ڕزگاری و کفری و کەلا.